ئێمە لە شاری سلێمانیەوە هاتوین بۆم شارە جوانەمان بە چا بەشدار بە چای حیاتەکە بەشداریمان کردو کەلارەکان تا چەند چاخۆرەنەوەی تۆ هاتی تێرە بینی جەوهەر چەند گەرم بێ لە کەلارە چا هەر ئەخورێت هاتوون بۆ نەچایەکی زۆر بخۆنیانی کەسێک هاتە بێت چوار چا پێنج چا بەبەردەوامی بەڵێ بە تاکید هەبووە ئیتر حەسەب کەسەکانە هەبووە سێ چا چوار چا پێنج چای خواردووە چاکەیتانش تامان تایبەتە چای ئێمە تایبەتە چای سلێمانی بە تایبەت بەڵێ سلێمانی چی تری تایبەتە جگە لە چا هەموو شتێکی جوانە وەڵام من کفتە ئەوە گاڵتەی پێ ناکرێت کەوتەکەیان هەموو شتێکی جوانە سلێمانی چای سەماوەر و چای سەر ئاگرۆوانە چ فەرقێکیان هەیە زۆر فەرقی هەیە ئەم بە نەوت ئەکوڵێت بە نەوت ئیش ئەکات بە هێواشی ئەکوڵێت دارەکەمان سەریعترە چکە گڕی باشترە دارەکە سەریعترە تایبەتمەندی هەردووکیان چایەکان جیاوازە سلێمانی وازام زیاتر بە سەماوەر سەماوەر خۆشە بەڵام گەرمیان زیاتر بە ئاگرە بە ئاگرە چکە شارەکەی گەرمە بەم گەرمیەش ڕاهاتوە